عێراقێکە کە لەو وڵاتانەی کە هاوسەی سووریایە ئەو وڵاتەی کە چۆتە قۆناغێکی نوێوە لە دوای نزیکەی نیو سەدە و زیاتریش مەبەستمە گفتوگۆی کاریگەری ئەم گۆڕانکاریانی سووریا لەسەر عێراق بکەم لەگەڵ دکتۆر حەمید کیفایی توێژەری ئەکادمی و شارەزای سیاسی دەوڵەتانی عەرەبی و هەرێمی لە بەریتانیا ڕاستەوخۆ لەگەڵمە دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. وەک گوتم ئەوەی کە لە سووریا ڕووی داوە تەنیا ڕۆشتنی سەرۆکێک نییە بەڵکو کۆتایی هاتنی قۆناغێکی نیو سەدە زیاتری بنەماڵی ئەسەد بوو. ئەوەش پەیوەندی بە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە گۆڕینی ڕژێمێکی ئاوا تا چەند ئەترسی کە کارایی سیاسی کلتوری مەسەبی و ئەمنی لەسەر عێراقدا بنێت. تحياتي لكم وللمشاهدين. السلام عليكم وبنراني كردستان مشتو سوار راستكي من پێم وانە کاریگەریەکی ئەوەندە گەورەی لەسەر خۆدی عێراق بێت وەکو عێراق لە بەرەوەی بابەتەکە لە نێو سووریا و تەنانەت لە نێو سووریاش ئەم زۆرە کاریگەریانە یاخود کاریگەری نەژادی و کاریگەری تایفی سنووردار دەبێت لە بەرەوەی کۆمەلگەی نێودەوڵەتی چاوی لە گۆڕانکاریەکانی سووریایە و هەندێک ئامادەکاری و ئامادە سازیشکردیوە کراوە بەر لەوەی ڕژێمی بەشار ئەسەد بڕوخێت بۆیە من پێم وایە هەندێک گۆڕانکاری زۆر بچووک دروست دەبن ڕەنگە هەندێک با بڵێن گۆڕانکاری راپەڕگە دروست ببن. گۆڕانکارێکی سووریا بۆ سووریا گەورەیە و کاریگەری لەسەر ناوچەکە دەبێت بە گشتی. بەڵام ئایا ڕژێمی نوێی سووریا لە چوارچێوەی چەند گروپێکی ئیسلامی کە ناویان لە لیستی تیرۆردا هاتووە و وەکو ڕێکخراوی تیرۆریستی ناسێنراون ئایا سووریا دەتوانێت خۆی لەگەڵ کۆمەلگەی یاخود سووریا دەتوانێت خۆی لەگەڵ کۆمەلگەی نێودەوڵەتی بگونجێنێت؟ دەتەوێت بڵێ ئەم گروپانە بەبێ پشتیوانی کۆمەلگای نێودەوڵەتی توانیویانە ڕژێمی ئەسەد بڕوخێنن لە سووریا؟ أعد السؤال لو سمحت. پرسیارەکە دووبارە بکەیت. دەتەوێت بڵێ کە ئەم گروپانە بەبێ پشتیوانی نێودەوڵەتی توانیویانە ڕژێمی ئەسەد لە سووریا بڕوخێنن وا دەڵێ پرسیارەکە ئەوەیە کە ئایا دەتوانن خۆیان لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی بگونجێنن؟ لا أنا لا أقول هذا أقول بەو شێوازە من پێچەوانەکەیم پێ دروستە چونکە ئەم گۆڕانکاریە کە دروست بۆ شتێکی هەڵکەوت نەبوو لە پڕێکدا نەهاتۆتە کایەوە تەنیا هەوڵی ئەو کۆمەڵە گروپانە نییە کە ڕژێمیان ڕووخاندووە خودت پێیان وایە ڕژێمیان ڕووخاندووە بەڵکو مەبەستەکە چیە؟ کۆمەلگەی نێودەوڵەتی هەیە. کۆمەلگەی نێودەوڵەتی ڕۆڵی لەم پرۆسەیەدا هەبوو ئەوان ئێستا بە تایبەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپا و بریتانیا و وڵاتانی عەرەبی هەمویان هەڵسەنگاندن بۆ ڕۆڵی ڕژێمی نوێی سووریا دەکەنەوە ڕژێمەی بە کۆمەڵێک بڵێنەوە هاتۆتە پێشەوە گوتێتی کە من دەست لە هەندێک بابەتی تۆڵەکردنەوە لە دژی کەمینە ئاینیەکان هەڵدەگرم کەواتە کۆمەلگەی نێودەوڵەتی لەسەر هێڵەوە ئەوانەی کە دەسەڵاتیان گرتووەتە دەست سووریا بۆ خۆیان باش دەزانن کە مانەوەیان لە دەسەڵات پەیوەستە بە ڕادەی پابەندیان بە یاسا نێودەوڵەتیەکان و بە تایبەتی مافی مرۆڤ ئەگەر بێت و دەست درێژی گەورە هەبێت بۆ سەر کەمینە ئاینەکان بۆ سەر پێکاتیەکان پێکاتی ئاینی و نژادیەکان پێم وایە ئەو کات کۆمەلگەی نێودەوڵەتی زۆر باشە. دکتۆر گوتت کە ئەم گۆڕانکاریە زۆر کاریگەری نابێت لەسەر عێراق بەڵام بەپێی زانیاریەکان پانیکێک هەیە ترسێکی زۆر هەیە لە بەغدا لەو دۆخەی کە ئێستا لە دیمەشق دروست بووە بۆ دەستە بژێری سیاسی عێراق دەترسن؟ المشكلة نعم العراق المشكلة التي حصلت ئەو کێشەیە کە ڕووی داوە بوو کە هەندێک لە گروپی نێو عێراق پشتیوانی ڕژێمی سووریایان کرد بە تایبەتی ئەوانش کە لە دەسەڵاتدان پشتیوانی ڕژێم بەشار ئەسەدیان کرد بە تایبەتی لە سەردەمی نووری مالکی بەرگریان لە ڕژێمی بەشار ئەسەد کرد و هەندێک گروپی دیکە هەبوون بە پاساوی بەرگریکردن لە پیرۆزیە ئاینیەکان و لەوەی پێوەستە بە مەرقەدە ئاینیەکان چوون بۆ سووریا. ئەم جۆرە ترسا لە کاردانەوەی ڕژێمی ئێستای سووریا ئەم ترسەی لای عێراقیەکان یاخود ئەو چینەی عێراق دروست کردووە چونکە هەندێک گروپی ئیسلامی تۆندڕە و وەکو گوتم لە لیستی تیرۆردا هاتوون دەسەڵاتیان لە سووریا گرتووەتە دەست. ئەوەی کە هەندێک لایەنی عێراقیش لە پشت بەشار ئەسەد وەستا بوون بۆ تەوەکاریەوەی کە نەکرد چینی سیاسی بەڵکو هەموو عێراقیەکان زۆرێک ترسیان لە ڕژێمی نوێی سووریا بێت بەڵام حکوومەتی
عراقی و گروپە سیاسەکان دەتوانن خۆیان لە هەموو جۆرە لێکەوتەیەکی گۆڕانی سووریا بپارێزن لە ڕێگەی ئەنجامدانی چاکسازی ڕیشەیی لە ڕژێمی عراقیدا لە نێو خۆیان. چۆن دەتوانن ئەو هاوسەنگیە بپارێزن لە کاتێکداوە خۆشت گوتیانی لەناو زۆرینەی شیعە کە حکمی عێراق دەکەن دوو هەڵوێست هەبوو. نوری مالیکی گوتی هەڵوێستی توندمان دەبێت و پشتیوانی لە ئەسەد دەکەین. هەروەها لە لایەکی دیکەوە ینی بەڕێز مقتەدا سەدر دەڵێت هیچ دەزوەردانێک ناکەین لە ناوخۆی سووریا. پێت وایە عێراق چۆن خۆی دەپارێزێت؟ عراق وڵاتێکە دەتوانێت خۆی پارێزێت بە یەکگرتووی سیاسی، یەکەڵوێستی سیاسی و یەکەڵوێستی دامەزراوە سیاسی و سەروازەکان. ئەگەر بە شێوازێک لە هاوڵاتیانی عراقی بڕوانێت بە شێوازێکی یەکسان و دادپەروەری نەک بە جیاکاری بە تایبەتی ئەو جیاکاری لە بەرامبەر هەندێک پێکاتە دەکرێت لە بەرامبەر ئەوانەی کە ڕایەکی جیاوازیان هەیە خودت قسەیەکی دیکەیان هەیە. حکوومەتی عراقی و بە دیاریکراوی حکوومەتی محەممەد شیع سوودانی دەتوانن چاکسازی دیموکراسی و سیاسی لە عراقدا ئەنجام بدەن، چاکسازی گەلێک بن ببنە هۆکاری هاندان بۆ ئازادی ڕادەربڕین و پاراستنی ئازادی سیاسی و ئازادی پێکاتەکان و جڵەوی میلیشیاکانی سەر بە ئێرانیش بکات. ئەم میلیشیا چەکدارانە هۆکاری سەرەکی کێشەکانی عراقن، لە پێشووتر هۆکار بوون و دەکرێت لە داهاتوشدا ببنە هۆکاری کێشەی زۆر گەورە بۆ عراق ئەگەر بێت و جڵەو نەکرێن، ئەگەر بێت و گەمارە و نەدرێن و دەبێت ئەو گروپە میلیشیانە پابند بە یاسا بکرێن، پابند بە یاسا عراقی بکرێن و نابێت بە هیچ شێوەیەک دەسوەردان لە کاروباری سیاسیدا بکەن. ئێستا کاتیەوە هاتووە ئەم گروپە چەکدار و میلیشیا عراقیانە کۆتاییان بێت و نابێت چەک لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەت بێت. لەبەرەوە ئێستا سیستمێکی نوێی جیهانی هاتۆتە پێشەوە، سیستمێکی هەرێمیش هاتۆتە پێشەوە. بە هەموو شێوەیەک دەبێت گروپە سیاسی عراقیەکان لەوە تێبگەن ناتوانن لە بۆشاییدا کار بکەن. کۆمەلگەی نێودەوڵەتی هەیە، کۆمەلگەی هەرێمی هەیە، دەبێت تۆ پابەندی یاسای نێودەوڵەتی بێت، دەبێت بواریش بە لایەنەکانی دیکە بە ئەوی دیکە و ئەوی بەرامبەر بدەیت بەوەی بەشداری لە پرۆسەی سیاسیدا بکەن. دەبێت هەڵبژاردن ئازاد و پاک و بێگار بێت لە بری ئەوەی کە تۆ هەندێک جیاکاری تایفی و شوێنی و نژادیش وەکەوەی لە پێشتر هەبوو بێنێ پێشەوە کە عراقیان وێران کرد. زۆر باشە. چوارچەوەی هەواهەنگی دەڵێت کە لێناگەڕین دەسوەردان لە پرۆسەی سیاسی عێراق بکرێت لە دەرەوە. هیچ هەوڵێکی لەم شێوەیە هەیە بۆ گۆڕینی نەخشەکە؟ ئەگەر بێت و ئەم ڕژێمە ئەم سیستمە عراق نەگۆڕێت و ئەوەش نەوەستێت کە دەست هەڵگرێ لە ڕێکاری تایفی ئەو ڕێکارانەی کە دەبنە هۆی برەودان بە گوتاری ڕقوکینە بینیمانە و دەیشبینین لە عراقدا کە ئاراستە هەیە بەرەو داڕشتنی یاسای تایفەگەرایی، کۆمەڵێک یاسا کە ئەم جیاوازیانە زەق دەکەنەوە و دەیانەوێت هەندێک پشووی تایفی بکەن بە پشووی فەرمی ئەو پشوارەی کە ڕقوکینە برەو پێ دەدەم. خەڵکمان بینیوە چرۆر کراوە، خۆپشاندەران سەرکوت کراون، بزاوتە سیاسیەکانی دیکە و ئەوانەی خاوەن قسە و ڕای جیاوازن بینیمانە کە چۆن کوژراون، بینیمانە کە چۆن خەڵکانی ئۆپۆزیسیۆن خەڵکانێکی دیکە کە ڕای جیاوازیان هەیە ڕوبڕیان بوونێتەوە. دەبێت ئەمە لە عراق بوەستێت، ئەمە دەسوەردان نیە لە کەسێکیش هەیە لە عێراقیان. ئێستا خۆ دەزانی دۆخی شیعە، سوننا، کورد لە نێو خۆیاندا چۆنن. پێت وانییە کاتیەوە هاتووە کە لە عێراق زیاتر لە یەکتر نزیک ببنەوە بۆ ئەوەی عێراق تێک نەچێت، کاتیەوە نهاتووە کەواز لەم پاشقولگرتنی سیاسیە لە یەکتر بهێنن؟ من هاوڕام لەگەڵەوەی کە پێویستە بارودۆخی نێودەوڵەتیش ئەوە بەسەر عراق دەسەپێنێت کە بە عەقڵمەندی مامەڵە بکەین و بە شێوازێک مامەڵە لەگەڵ عراقیەکاندا بکرێت کە هاوڵاتی یەک دەوڵەتن. هەرێمی کوردستان یەکگرتووە، حکوومەتێکی باشی هەیە، هەڵبژاردنێکی باشی هەبوو، سەقامگیری هەیە. دەبێت عراق چاو لە هەرێمی کوردستان بکات و هاوشێوەی هەرێمی کوردستان هەنگاو بنێت، چاکسازی بکات، دیموکراسیەت هەبێ، سەقامگیریەکی باش هەبێ و دەبێت هاوڵاتیان یەکسان بن. دەبێت
حکوومەت هاوڵاتیان یەکسان بکە بە چاوێکی یەکسان لەیان بڕوانێت یاسا بەسەر هەموو کەس دەبسەپێنێت نابێت جاکار لە نێوان ئەم ئەودا هەبێت دەبێ یەکگرتووی لە هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالیدا هەبێت بۆ قۆناغی داهاتوو ئەمە زۆر گرنگە چونکە بارودۆخێکی نێودەوڵەتی هاتوۆتە پێشەوە بارودۆخێکی هەرێمیش بە هەمان شێوە عێراق پێویستی وایە بەهێز بێت بۆ ئەوی خۆی بگرێت بارودۆخی ئێستا نابێتە هۆکاری دروستبوونی دەوڵەتێکی بەهێز بەڵکو ئەوەی ئێستا لە عێراقەیە ئاسایش و سەقامگیری وڵات شلۆقتر دەکات دەبێ عێراقیەکان لەمە بترسن و دەبێ هەرێمی کوردستانیش ڕۆڵی هەبێت لە یەکگرتووی خاکی عێراق و یارمەتیدەری حکوومەت بێ بۆ ئەوەی عێراق وەکو کۆ سەقامگیر بێت ئەمە داواکراوە. زۆر سپاس دکتۆر حەمید کیفایی توێژەری ئەکادیمی و شارەزای سیاسی دەوڵەتانی عەرەبی و هەرێمی سپاس بۆ تۆ.